ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی لوبنان هاوشێوەی بەشێک لە وڵاتانی دیکەی ناوچەکە بەرەو سەختی دەچێت بە جۆرێک کە هاوڵاتیان ناچارن کەلوپەلی تایبەتی خۆیان و ناو ماڵەکانیان بگۆڕنەوە بە پاروەنان و دابینکردنی ژەمە خۆراکی ڕۆژانەیان. دوایین قەیرانیش کە ڕوبەڕووی لوبنانەکان بۆتەوە دەستنەکەوتنی نانە کە پاژەوەی نانەوەخانەکان ڕایان گەیاندووە ئامادەنی نان بەکۆ بدەن بە فرۆشگاکان. هەندێکشیان بەهۆی نەبوونی ئاردەوە دەرگای نانەوەخانەکانیان داخستووە. ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە لە بەردەم هەر نانەوەیەکدا بەدەیان کە سرە ببەستن بۆ کڕینی نان. لە دیمەنێکدا کە هاوڵاتیان هەمان سیناڕۆی ساڵانی جەنگی نێوخۆیان بیر دەخاتەوە، قەیرانی دروستبوونی نان لە ئەنجامی دابەزینی نرخی نیرەی یۆنانیە بەرامبەر بە دۆلار با شێوەیەکی زۆر جیاواز لە پێشوو. بەو فشارەش نانفرۆشەکان دەیانەوێت فشار لە سەر حکومەت دروست بکەن تا نرخ بەرز بکەنەوە. بەو پاساوەی ئەوان بە هەمان نرخ نان دەفرۆشن کاتێک $1 بە 1500 لیرە بووە. بەڵام ئێستا بەرز بۆتەوە بۆ 8,000 لیرە و چاوەڕێژ دەکرێت دراوەکەیان زیاتر بەرامبەر دۆلار بێتە خوارەوە. عەلی ئیبراهیم سەرۆکی سەندیکای نانەوەخانەکان ڕایگەیاند ئامادەنین بە کۆنان بدەن بە فرۆشگاکان چونکە نایانەوێت مانگرتن ڕاگەیەنن. جاختیشی کردەوە کە بەردەوام دەبن تا ڕێگەیەک دەدۆزرێتەوە بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان. لای خۆیەوە ڕاوڵ نیعمە وەزیری ئابووری لوبنان دەڵێت ئەوان خاوەنی یەدەگێکی گەورن لە ئاردوگەنم داواشی لە هاوڵاتیان کرد لە فڕن و نانەوەخانەکان قەرەباڵغی دروست نەکەن. لە بەرامبەردا لێدوانەکانی سەرۆکی سەندیکای نانەوەخانەکان تۆڕەیی لای چالاکوانان دروست کردووە و ئەوان پێیان وایە حکومەت لە پشتی بەرزکردنەوەی نرخی نانەوەیە چونکە چاویان لەسەر بەرزبوونەوەی دۆلارە. ئەو دۆخەی لوبنانی گرتووەتەوە تەنها چینێک زەرەرمەند نین، بەڵکو قەیرانەکە بەرۆکی هەموو پیشەوەران و چینەکانی گرتووەتەوە کە دەیان ساڵە ئەو وڵاتە ناکەوتۆتە گێژاوێکی لەو جۆرەی هەڵایسانی ئابووریەوە. ئەوەش ناڕەزایەتێکی گەورەی دروست کردووە لە کۆمەڵگادا. چالاکوانان تووڕن لە بەرامبەر حکومەت و سچینی سیاسی دەسەڵاتدار. ئەم دۆخە ئابووریە و نەبوونی خواردەمەنی ڕۆژانە لە لوبنان بۆتە هۆی ئەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان کەرەستە و پێداویستەکانیان بگۆڕنەوە بۆ دەستخستنی پێداویستی ژەمە خۆراکەکانیان. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕا کۆمەڵایەتەکان دەبیرێن و میدیاکان بڵاوی دەکەنەوە، کەسێک ئامادەیی نیشانداوە پێداویستی منداڵەکەی بگۆڕێتەوە بە چەند لیترێک ڕۆن. کەسێکی دیکە ئامادەیە کەلوپەلی ناوماڵ بگۆڕێتەوە بەنان. کەسێکی تریش پۆشاک و قۆنەرەکانی داناوە بۆ گۆڕینەوە. بە پێی زانیاریەکان لە دوای دروستبوونی قەیرانی دارایی لە لوبناندا دەیان هەزار کەس کارەکانیان لەدەست داوە یاخود بە موچەیەکی کەمتر کار دەکەن. ئەوە ژوای کردووە کە بە پێی زانیاریەکان بانکی نێودەوڵەتی زیاتر لە نیوەی هاوڵاتیانی لوبنان لە ژێر هێڵی هەژاریەوە بژێن. لە کاتێکدا لوبنان چەند ساڵێکی نزیک لەمەوبەر یەکێک بوو لە شوێنە گەشتیارەکان و بە سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناودەبرا.